بنای خوای بەخشندەی میهرەبان بینەرانی ئازیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام ئەزیزانی بەرنامەی ڕچەی زانایان سەلام و میهرەبانی خودای گەورەتان لەسەر بێ. خۆشحاڵ و شادومانین کە لە ئەڵقەیەکی تری تازەی بەرنامەی ڕچە لە خزمەتی ئەوەی ئەزیزدا دەبین. خۆشەویستان بۆ ئەڵقەی ئەمجارە دەڕۆینە خزمەتی ڕێزار جەنابی مامۆستا مەلا محەممەدی مەلا بەها لە خزمەتی هەندێک لە قوتابی و کەسایەتی و شارەزایانی ژیانی زەنای مامۆستا دەدوێن بۆ ئەوەی سیرەت و پلە و پێگە و پایە و خزمەتی زەنای مامۆستا ئاشنایی ئێمە و ئێوەی ئەزیز و خۆشەویست کات. جا بۆیە ئەوەی ئەزیز تا دواساتی بەرنامە بینەر و بیسەرما من بۆی زیاتر لە ژیانی ئەو مامۆستا بەڕێزەدا قوڵ بینەوە. هاوڕێمان ژیان نامەی مامۆستا محەممەد بەهائەددین، ناوی تەواوی محەممەد کوڕی بەهائەددین کوڕی محەممەد کوڕی سادق کوڕی عەبدوڕەحیمە، لە بنەماڵی مەلایانی دزاوەر عەشیرەتی لە هۆنی هەورامانن. ساڵی 1970 لە شارۆچکەی بیارە لەدایک بووە. مەلا بەهای باوکی زیاتر لە 50 ساڵ ئیمامی خانەقای بیارە بووە. سەرەتا لە خزمەتی باوکی دەست بە خوێندن دەکات، پاشان بە فەقێتی دەچێت بۆ گوندەکانی فەقێجنە، بیاوێڵە، عەبابەیلێ و شاری سلێمانی. سەرنجام لە عەبابەیلێ لە خزمەت مامۆستا شێخ بابە ڕەسوول خوێندن تەواو دەکات و بڕوانامەی زانستی وەردەگرێت. دواتر وەک نەریتی ئەو کات دەگەڕێتەوە بۆ خانەقا و مەدرسەی بیارە بە ئامادەبوونی شێخ عەلاءەددینی نەقشبەندی و مامۆستا بابە ڕەسوول و مامۆستا مەلا بەها و مامۆستا عەبدولکەریمی مودەڕیس ڕێ و ڕسمی ئیجازەنامەی بۆ ئەنجام دەدرێت. پاشان ژیانی هاوسەری پێک دێنێت و هەر لەوێ دەبێتە مەلای مزگەوتی ناودێ لە بیارە. دوای ساڵێک دەچێتە گوندی نزارە لە شارۆچکەی پێنجوێن و ماوەی 7 ساڵ لەوێ پێشنوێژ و وتار خوێن دەبێت و حوجرەیەکی ئاوەدان بنیاد دەنێت. پاشان دەگەڕێتەوە ناوچەی هەورامان و لە گوندی هانەگەرمەلە لەوێش حوجرەیەکی ئاوەدان دەکاتەوە. ساڵی 1959 بۆ 1 ساڵ لە تێوێڵە حوجرەیەک دەکاتەوە. دواتر دەگەڕێتەوە هانەگەرمەلە، پاش 2 ساڵ دەگەڕێتەوە مەدرسەی خانەقای بیارە. کاتێ مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیس لە بیارە دەڕوات، دوای ئەویش مامۆستا شێخ محەممەد بالیسانی دەیەوێت بیارە بەجێ بهێڵێت. ساڵی 1957 دەگوازرێتەوە بۆ مزگەوتی گەورەی خورماڵ تا ساڵی 1981 پێش نوێژ و وتارخوێن و مودەڕیس دەبێت. پاش ئەوە ئاوارە دەبن بۆ هەڵەبجە. هەر لەوێ لە ساڵی 1984 لە تەمەنی 77 ساڵیدا کۆچی دوایی دەکات و لە هەڵەبجە لە گۆڕستانی گوڵان بە خاک دەست پێردرێت. دووبارە سەلامی خوای گەورەتان لەسەر بێ بینەرانی ئەزیز و خۆشەویست. ڕێزدار جەنابی مامۆستا سەلاحەددین محەممەد بەهادین لە دەستپێکی ڕاگەیاندنی یەکگرتووی ئیسلامی بەڕێزیان ئەمیندارێتی ئەو حزبە دەکات. مامۆستا سەلاحەددین ئێمە هەمومان دەیناسین کە ئەمیندارێتی حزبێکی بەرفراوان و حزبێکی کاریگەر، حزبێک کە بەتایبەت لە پەروەردە و پێگەاندن دەور و ڕۆڵ و کاریگەریش یەکجار زۆری هەیە. جا ئێمە دەبێ ئەوە بڵێن کەمە بەسمە ئەو مامۆستا بەڕێزە کوڕی یەکێکە لە مامۆستان ناودار و مەشخەڵ بەدەست و پایدارەکانی ئەو هەرێمە. ئەوش ڕێزدار مامۆستا مەلا محەممەدی خورماڵی ناوە. جا ئێمە لە خزمەتی زەنای مامۆستا دوای خۆشحاڵیمان کە عەزیەتی دەدەین لە خزمەتی مامۆستا دەدوێن بۆی کە بزانین دەور و ڕۆڵ و کاریگەری حوزرە مەدرسە شەرعیەکان لە پێگەیاندنی کەڵە پیاوان، هەم لە پیاوانی ئاینی هەم لە پیاوانی نیشتمان پەروەر و دڵسۆز و چاک و پاک و پایبرس. بەڕێستان کوڕە مەلان بۆی کە دەور و ڕۆڵ و کاریگەریش یەکجار زۆرتان هەیە، شکر بۆخوا. دەمەوێت ئەو گەورەیە بجێڕنەوە بۆ حوزرە و مەدرسە شەرعیەکان کە بەڕێستان کوڕی یەکێکن لە مامۆستا پایبەرزەکانی هەرێمی کوردستان. دەور و ڕۆڵ و کاریگەری حوزرە و مەدرسە شەرعیەکان لە پێگەیاندنی پیاوانی ئاینی و هەروەها پیاوانی نیشتیمانی. الحمد لله والصلاة والسلام على الرسول الأمين وعلى آله وصحبه وتابعيه أجمعين.
سپاس بۆ جەنابتۆ بۆ بینەرانی خۆشەویست. بێگومان حجرە و مزگەوت و خانقا و تەکیە مەنزومەیەکی پێگەیەنەر و دروستکەری حەزارە و شارستانێتی میلەتی ئێمە. بێ ئەوان ئەتوانین بڵێ ئێمە شتێک نەبووین. مێژووی ئێمە بەستراوە بە حجرە و بەستراوە بە مەدرسەی شەرعی و زاناکان، شێخەکان هەمووی دەرچووی مزگەوتن، دەرچووی حوزران و هەڵکەوتوەکانی مێژوو چ ئەوانەی لە سیاسەتا ئیشان کردووە یا لە باری فەرماندەیی و عەسکەری یا کاری هەرچیان کردووە تەعلیمی و پەروەردەیی بووە، هەمووی دەرچووی مزگەوت بوون، هەمووی دەرچووی حوزرە بوون. وەیە گەلی ئێمە قەرزاری حوزرەیە، قەرزاری مزگەوتە، قەرزاری زاناکانە. سوپاس بخوا گەلێکی زیندووە و زانای گەورەی مێژوو کورت بوون. بۆیە جێش هەناجیە کە ئێمە سوپاس بخوا بەسەر ئەو ڕێچکەیە کەم و زۆر چەندمان توانی بێ هاتووین و بەڕێز و بە خۆشەویستی و بە تەقدیرێکی زۆرە و سەیری زانایانمان کردووە. و زانا ئەتوانی بڵێ گەورەترە لە مەهامی زانا، پێگە و ئەرکی زانا گەورەترە لە حیزب. ڕەنگە حیزب خزمەتی بکە، حیزبی ئیسلامی خزمەتی زانا ئەکا، خزمەتی ڕسالەی زانا ئەکا، یا بەشێ لە ئەرکەکانی زانا و مزگەوت و حوجرە حیزبێکی ئیسلامی ئەیکا. بەڵام ئەگەر سەیریکەی بۆ یەکتری تەواوکەری یەکن و ئەرکی زانا گەورەیە، چونکە بۆ هەموو میلەتە، بۆ هەموو موسڵمانانە و سوپاس بخوا میلەتی ئێمە خاوەنی ڕێچکەیەکی جوان و ڕێبارێکی پیرۆزە لە بابەت. بەڕێز مامۆستا سەلاحەدین کە ئەمیندارەتی حیزبێکی کاریگەرە لە هەرێمی کوردستان دەکات، جگە لەوەی کە کوڕم مەلای و مەلا زادەشن، ئەگەر بین لە مامۆستای بەها دەست پێ بکەین، ئەگەر پوختەیەک چۆن دەڵێ باسکردنی ئەو لە ڕوانگەی جەنابتان بۆ دواتریش مامۆستای باوک. ئێمە وا مەشهورە لە هۆنین گوندێکەیە لای تەوێڵە لە بەشی ئێرانی پێڵێن دزاوەر، خەڵکی ئەوین بە ئەسڵ و تایفەی ئێمە پێڵێن تایفەی مەلایانی دزاوەر. لەوێ ینی خزمانی ئێمە ماوەم لەوێت. مامۆستا پشتەکان هەمووی مەلابوونە تا چەند ڕۆژتووە؟ ئەوەی من لە ماوم بێستەوە، باوکم زۆر تااقەتی وشتانەی نەبوو. مام عەزیز مەلا عەزیز باسی کرد تا نۆ مەلای ئەژماس کە ئەو ناوەکانی ێزانی. بەس مامۆستایەکانیش هەمووی مامۆستای کاریگەر و زانا بوونە، دەوری خۆیان بوون، یاری وایە گەورەتر یا شوێنی خۆیان یا چوون بۆ شوێنی تر. باپیرم مەلا سادق لەم منتخەی بینی شار باژێر و پێنجوێنە لەوێ مەلا بووە وەفاتی کردووە. شتێکی وایە زۆر یادم نییە چۆنە، بەڵام گرنگە وا بوو. باپیرم کە مەلا بەهادین ئەوە معروفە کە خەلیفەیەکی گەورەی شێخی ضیاءالدین و شێخی عەلاءالدین و شێخی نەجمەدین بوو. سێ شێخی بووە، تەمەنی زۆر بووە لە بیارە. مەلا بەهای بیارە مەشهورە لە مێژووشتە. تقریباً 55 ساڵ لە بیارە ئیمامی خانەقای بیارە بوو، سەر حەلقەی زیکری ئەوە بوو. مرشیدی تەسەوفیش بوو ینی مامۆستا؟ ناڵێم خەلیفەی شێخ بوو. باوکیشم هەر لەوێ لەدایک بووە، باوکم مەلا محەممەد لە بیارە لەدایک بوو. مامۆستا محەممەدی باوک بە ڕەحمەتی خواکەوێت، ئەوەی کە بەڕێستان لە سەرەتایەکان زۆر نەگونجایە بەڕێستان لە خزمەتی بن، تا لە کۆتاییەکان ماونەوە، جگە لەوەی کە باوشێکە و مامۆستایەکی گەورەی ئەو سای خۆی بووە، پێناسەی جەنابەت لە بۆ ئێمە لێی لە ئاشنابین. ئێمە مامۆستا سەلاحەدین دەناسین، بەڵام دەزانین کە
کوڕی کەڵە پیاوانێکی ئاو بکە لە حوجرەدا بەرەماتون؟ بەڕاستی ئەوەی لە بیرمە مناڵی ئەزانم کە تەدریسێ کردو هەمیشە حوجرەی بوو ئێمە مناڵ بووین لە بیارە بووین بەڵێ دوایی هاتینە خوڕماڵ ساڵ من دەوری 5-6 ساڵ بوو حوجرە و فقێ و مناسبەتی ئیجازە وەرگرتنیانە کرد ئەوە معلوم بوو کە بەردەوام تەدریسێ کرد بەڵام لەوە گرنگتر زۆر کۆمەڵایەتی بوو زۆر مصلح بوو مەشهور بوو بەوەی کە ئیسلاحی ئەو عەشایری هەورامان و شارەزور خوڕماڵ وایە کوێتە بینی هەورامان و شارەزور لەو ڕۆڵێکی گەورەی بوو لە وەختە لە شۆسەکان بە تایبەتی شەڕی جێش و پێشمەرگەش بوو زۆر جار خوڕماڵ چۆڵەکرا ئەچوینە گوندەکانی تر دەرەی مەڕوو سەرگەتوانە زەڵم بەردەوام مرکزیەتێکی گەورەی بوو لای پێشمەرگە حتا لای حکوومەت لای هەر کەس کە یعنی چونکە تەبیعەتی خۆی تەسلیمی خەڵک نەکرد خزمەتی تەقدیمە کرد و ئیسلاحیە کرد و عەزەتی مەلای زۆر مەبەست بوو هەمیشە نەسیحەتی فەقێکانیە کرد کە مەلا ئەبێ عەجیز بێ بەڕێز بێ ڕێزی خۆی بگرێ گەر خۆی ڕێزی خۆی نەگرێ کەس ڕێزی لێ ناگرێ ڕێزی مەلای بەوەیە کە دوور بێ لە مەسەلەی پارە دوور بێ لە ڕیاییکردن بۆ کەس ئیمانی بە ڕازقیەتی خوا بێ ئیمانی بە موعجزی خوا بێ زۆر مەبەستی ئەو شتانە بوو تەربەویان ئیشیە کرد حتا لە بیرمە فەرموو بەعزێ مەلا فەقێ زایعکەن یعنی پەروەردی ناکەن هەر عیلمی ئاخنن پڕیەکەن لە خوێنەواری بەڵام پەروەردە گرنگترە لە زانست بەر لە زانستەکە پەروەردە ئیتر شخصێتێکی ئەتوانێت بڵێ قیادی و فکری وابوو سیاسەتی نەئەکرد بەڵام سیاسەتی ئەزانی قراعاتیە کرد بۆ شتەکان لە سەحوەی ئیسلامی شاد دەوری سەرەتایی بوو هەر لە سەرەتاوە لەگەڵ ئیخوان بوو لەگەڵ مەرحومی مامۆستا ملا عوسمان و ئەوان مامۆستا منە ساڵح بوو لەگەڵ ئەوان بوو ئەگەرچی بەعزێ ڕەنگە ڕای جیاوازیشی بوو بێت چونکە ئەوەی کە من بینیم دەرکەوت کە بەعزێ ڕای جیاوازی بوو مەسەلەی پەیوەندی پێک هێنانی پەیوەندی ئەوە مامۆستا عەلی باپیر ئیشاری پێکردو و مەرحومی مامۆستا شێخ محەممەدیش هەر ئیشاری پێکردووە کە لە ماڵی ئێمە لە باوکم بێسەحەت بوو لە ماڵ بوو لە هەشتاکان لای لە حضوری ئەوە قەراری پێکهێنانی پەیوەندی زانایان دراوە یعنی ئەو بیرکردنەوەی سیاسیشی بوو کە ئەبێ عولەما جوڵە بکەن ئەبێ حرەکەتیان بێ ئەو زمانی کە هەشتاکان کە زۆر سەمی ڕژێم زۆری هێنابوو الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم لقاء الله كاك جوهر بالباز بخير بي يا أخوة جنابت شاو بيكوتن زور كردو لقل ما مستيان كيسا لجيان دان وهندي شيشان ديار بالرحمة إخوات شون لكردستاني إيمدا واتهم لە باشووری کوردستان هەم لە باکوورەکەی لە ڕۆژهەڵاتەکەی لە ڕۆژ ئاوایەکەی لە کوردستاناتی ئێمەدا خوێندەواری و شارەزایی چ لە بواری دینداریدا چ لە بواری دیکەی شعر و ئەدەب و هونەر و ئەوانەدا هەمووی لە ڕێی قوتابخانە شەرعیەکانەوە ماوەتەوە و بە ئێمە گەیشتووە و لە قوتابخانە شەرعیەکان کە حوجرەیان پێگوتراوە دیارە وشەی حوجرە وشەیەکی قورئانیە
إن الذين ينادونك من وراء الحجرات أكثرهم لا يعقلون. حجرات كوي حجرة يعني جور، يعني جورێکی تایبەت کە دیارە مە بەس پێش ژوورەکانی یاخۆ ماڵەکانی پێغەمبەری خوایە صلی الله علیه و آله وسلم. دوایی زانانی ئیسلام ئەو شوێنەی کە دەرسیان تێدا گوتوتەوە فەقییان تێدا پەروەردە کردووە هەر وشەی حجریان بۆ بەکارهێناوە. هەڵبەتە هێندی شوێنانیش دەڵێن مەدرسە قوتابخانەی شەرعی کە هەر قوتابخانەیەک بە تاکید چەند حجرەیەکی هەبووە، ئێواتە چەند ژوورێک. یەکێک لەو مامۆستایانەی کە لە باشووری کوردستاندا لەم کوردستانی خۆماندا ناو دەنگێکی باشی هەبووە کاتی خۆی، بەڵام ئێستا بە ڕەحمەتی خواشە مامەسا مەلا محەممەدی مامەسا مەلا بەها. مامەسا مەلا بەها دیارە بابی جەنابی مامەسا مەلا محەممەد و مامەسا مەلا محەممەد بابی مامەسا سەلاح الدینی ئەمینداری یەکگرتووی ئیسلامی. مامەسا مەلا بەها لەگەڵ شێخانی بیارە زۆر تێکەڵ بووە، پێم وابێ خەلیفەی هەندێکیان بۆ گەری شێخ عمر نەبوو هیچی عەلاءەدین وەخوا پلەپای هەموو لایەکیان بەرز و بەرزترکە. مامۆستا مەلا محەممەد تەمەن جەرەی مامۆستا مەلا بەها لە تەمەنی ئێمەدا نەبووە، بەڵام من مامۆستا مەلا محەممەد بە خزمەتی گەیشتووم وەک کاتر بە تەمەن بوو لە هەڵەبجە لە ساڵی 1983 بێتەوە یادم بەندە بوو، حاجی عەبدوڕەحمانی نوڕوسی بوو، کاک کەمال دۆڵپەمۆیی بوو، کاک حەسەنی حەمە خالید بوو، چووینە لای کاک کامیلی حاجی عەلی کە ئێستا بەرپرسی بزوتنەوەی پەیوەندیە. لەگەڵ ئەودا چوین بۆ ماڵی مامۆستا مەلا محەممەدی مەلا بەها. ئەو کاتە ئێمە ئەو کاتە وەکو بزوتنەوەی پەیوەندی بوو. لێم پرسین ئەم جەنابی مامۆستا مەلا محەممەدی مەلا بەها چ ڕۆڵێک دەجێڕێ؟ گوتیان ئەوە وەک بڵێ ڕیسپی و براگەورەی ئێمەیە، بەس من نەمزانی ناوێکی حیزبی هەبێ وەکو ئەمیندار یاخود سەرۆک یا ئەمیر یا شتێک، هەر وتیان ڕیسپی ئێمە و مامۆستایەکە و ڕاوێژی پێ دەکەینەوەوانە. وەندی کە من جەنابی مامۆستام دێتەوە یاد هەرو جارەش بینیم لە هەڵەبجە سەردانی ماڵیانمان کرد. پیاوێکی زۆر خاچی بوو و پیاوێکی زۆر نەجیب و بەئەدەب بوو، بەڕاستی ئەهلی عیلم بوو، شارەزا بوو. ئەڵبەتە ئەو کاتە کە من بینیم دەبێت تەمەنی لە سەری هەفتاوە بوو بێ بە بۆچوونی من. مامۆستا سەلاح الدینی کوڕی باشتر بزانێت داخوا تەمەنی چەند بووە. ئەوەی کە گرنگە بۆ مامۆستا مەلا محەممەد ئەوە بوو کە وێڕای زانستە شەرعیەکان و هەروەکو مامۆستانی دیکەشمان، هەروە مامۆستا مەلا ئەحمەدی کاکە مەحموود، مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی، هەروەها مامۆستا مەلا عوثمان و برایەکانی، هەروەها جەنابی مامۆستا شێخ سەدیقی سەرگەتی و مامۆستایانی دیکە وێڕای گرنگیدانی بە زانست و زانیاری و پەروەردەکردنی فەقێ و قوتابی بێعیلاقەش نەبوو بۆ وەزعی سیاسی بە بارودۆخی خەڵک و ژیانی خەڵک و وەڕاوەستان لە گەڵ مەزلومدا و سەنگەرگرتن لە زوڵم و ستەم و خراپەکاری و کاتە ڕژێمی بەعس کە لە ئارادا بوو. ئێمە بۆ ئەوە چوو بووین بۆ لای کە وەکو بڵێ وەکو بزوتنەوەی پەیوەندی ئەو کاتە یا لە دەڤەری هەڵەبجە یا لە دەڤەری هەڵەبجە و سلێمانی هەمووی ئەویان وەکو ڕیسپی دانابوو و ڕاوێژیان پێدەکرد و ئەوانە. بەڕاستی قوتابخانە شەرعیەکان یاخود حوجرەکان کەڵە پیاوی زۆریان پێگەیاندوون. ئەو کاتەش ئەوەی کە من تێبینیم کردووە مامۆستایان بێ فەرق بوون، ئێندە دووارە کە لایەنەکان پەیدا بوون، ئەمە مەسەن بەلای یەکگرتوودا ئەو بەلای لایەکەدا ئەو بەلای لایەکی دیکەدایە یا بەداخەوە کە هەندێکیان هەر ڕێباز و مەسلەکی خوان هەروون کردووە بوونە پاشکۆی حیزبە عەلمانیەکان کە ئەوە هەر مەلایەک لەگەڵ حیزبێکی عەلمانی بێ و ڕیشی بەدەست حیزبێکی عەلمانیەوە بێ من ناتوان پێ بڵێم مەلا و ناگونجێ پێ بڵێ میراتگیری پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام. پێغەمبەری خوا بەڕێی خوادا پێش خەڵک کەوتووە، بۆیە هەر کەسێک لە خزمەت پێغەمبەری خوادا بێ صلی الله علیه وسلم ناتوانێت لەگەڵ حیزبێکی عەلمانیدا بێتە حیزبێکە ئیعتراف بە دین نەکا کە بەرنامەی ژیان بێ. ئەو کاتە مامۆستایان بەڕاستی بێفەرق بوون و بە هەڵوێز بوون، مەگەر چۆن ئەگەر هیچ مامۆستایەکی معتەبەر نەبوو کە هەڵوێستی نەبێ لە بەرامبەر ڕژێمدا، لە بەرامبەر زوڵم و ستەمی ڕژێمدا و لە بەرامبەر مەزلومیەتی میلەتەکەیدا. جا مامۆستا مەلا محەممەدی یەکێک لەو مامۆستایانە خوا پلەپای بەرز و بەرزترکە وەخوا تەوفیقی ئێمەش بدا
کە ئێمەش بەو ڕاستەڕێی پێغەمبەری خوادا عەلەیهی سەڵات وسەلام هەنگاو بنێین و بێفەرق بین لەگەڵ مسلمانان لەگەڵ هەموو لایەک و هەمیشە ئەو شتە نەگۆڕانەی کە پێغەمبەران هێناویانن سەڵات و سەلامی خوان لەسەر بێت تەنیا بەندایەتی بۆ خواکردن و پێکەوە برایەتی کردن و لەگەڵ مەزڵومدا بوون و دژی زوڵم بوون و لەگەڵ چاکەدا بوون و دژی فەساد و خراپە بوون ئێمەش لەسەر ئەو ڕێە و لەسەر ئەو نەگۆڕە شەریعانە بەردەوام بین. بەڕستکە حاجیجان ئەگەر پێم بڵێ ئاشنابوونی جەنابتان یان کەی کە بە خزمەتی جەنابی مامۆستا گەیشتن و چۆن بوو و چۆنتان ناسی؟ دەربارەی باسکردنی بەڕێز جەنابی مامۆستا مەلا محەممەد بە ڕەحمەتی خوای گەورە کوێ ئینشاءالله پلە و پایەی لای خوای پەروەردگار ئینشاءالله بەرز دەبێ. ئێمە وەکو خۆم کاتێک کە هاتە هەڵەبجە هاتوچۆی من لەگەڵ جەنابی مامۆستا بەردەوام بوو. لەو کاتەوە کە لە خوڕماڵ هاتنە هەڵەبجە ماڵیان هاتە گەڕێکی کۆکۆیەکان لەوێ نیشتەجێ بوو. لەو کاتەوە تا وەفاتی من لێی نەبراوم زۆر جار ئەگەر هەفتەیە جارێ نەچوو بووم دوو جار چوو. لەبەر ئەوە مامۆستا خۆشەویستی ئەوانەی کە ناسراوی بوون خۆشەویستی هەمووان بوو. و یەکێک بوو لە زانا بەڕێزەکان ئەتوانم بڵێم لە ناوچەی سلێمانی تر ئەویتری نازانم لە شوێنەکانی تر ناسرابێەوە یا خەڵکی کردناسی بێتی معلوم ناسراو بوون چونکی مامۆستایەک بوو سومعە و علمێکی وای هەبوو کە خەڵکەکان هەر کەسێ بچۆیە بۆ لای بەهرەمەند ئەبوو لە لای کە هاتە ئەو شوێنەشکە ئێمە هات و چۆمانە کرد. ئێمە وەکو زوتنەوەی پەیوەندی ئیسلامی مامۆستامان کردبوو بە وەکو کەسێکی ڕۆحی خۆمان و هەر پرسیارە شتێکمان بوو لای جەنابی باسمانە کرد بە قسە خۆش بوو. هەرگیز نەیە هێشت زۆر ئەگەر دانیشتنایە بێتاقەت نەیە بوو. بەردەوام ئێمە پرسیار و وەڵامان لێ کرد و کاتێکیش کە پرسیار لێ کرد یەک دوو نمونەتان بۆ ئەجەرمەوە یەکێک لەوانە باسی زانایان و مامۆستایانێ کرد کە خۆی یەکێک بوو لە زاناکان. ئەوی مامۆستایان ئێستا زانایان ئێمە مامۆستایانی ئێمە مەلاکانی ئێمە هیچ شتێکیان بەدەست نەماوە تەنها ئەوەیە بچن ژن مارە ببڕن. یعنی تۆزێ ناڕەحەت بوو لە وەزعی کە هات بوو بەسەر ئەم میلەتە حەزی بەوەیە کرد خەڵک دەنگی بەسکاتەوە خەڵک بێتە گۆ خەڵک دژ بە زاڵم و ستەمکاران جوڵەیە بکە ڕاپەڕینێ بکە. وتی ئەویش کە ئەو خەڵکە خۆی ئەیبا بۆ لای مامۆساکان ئەجینا ئەگەر خۆیان نەچن هیچ یعنی خەڵکەکە وەکو عادەتی کوردەواری خۆمان وەکو ئێستاش هەروایە خەڵکی کوردەواری خۆمان ئەگەر لە لای مەلامارە نەبڕێت بە شەرعی نازان. ئەوە یەکێکە لەوان ئەو خاڵانەی کە من لێم بیست. خاڵێکی تر ئەوەیەکەوە برایەکی بەڕێزمان هەبوو نائیب ضابط بوو. اینجا ئەو کاتە ئەوەی شەهادەی ئەعدادی بوایە شەشی علمی و ئەدەبی وانەی بوایە ئەو وەختە ئەیان کرد بە نەجمەیان ئەیاپی بەڵام تا نەبوایە بە بەعسی نەیانەکرد. ئەو ئێمە چوین پرسیارێکمان لێ کرد ئەو کوڕە ئەیەوێ ئەگەر بۆ ئەوەی بەبێ نەجمەکەی بخەوە بۆ ئەوەی خزمەت بکاو لەو خزمەتی دینکە لەو شێوازە قسەیەکی زۆر جوانی کرد. وتی ئایا ئەو برایە ئەتوانێ بڕوای بەخۆی هەیە خزمەتی حیزبی بەعس بکات لەژێر ئەم زوڵم و ستەما؟ ئیتر ئێمە وەزمان لێ نازانیمان کەوا لەوانەیە ئەو توانایە نەبێ خۆشی بەدڵی نەبوو. ئەو وەڵامی ئەو مامۆستا
هەردەم نەسیحەت و ئامۆژگاری ئەوە بوو کەوا ڕازگۆ بن لەم کاری خۆتان خزمەتی خەڵک لە ڕووی ڕۆحیەوە خۆتان تەواو بکەن یانی تەغذیەی ڕۆحی خۆتان بکەن بە ئیمان و هەردەم ئەیوێت ئاگاشتان لەوە بێکەوە پەلەپەل و هەڵپە و بەعزە مەسائل و ئەو شتانە مەکەنکەوە تەدریجیەن هێواش هێواز هێدی لەسەر ئەم کارە بەردەوام بن و هەندێشتی تایبەتی خۆشی هەبوو ئەمانەت پارێز بوو نهێنی پارێز بوو ئەتوانم بڵێ ئێمە هاتوچۆمانە کرد نەیەژ مناڵەکانی هەستکەن کە ئێمە چی ئەڵێن یا بۆچی ئەچین یا ئەوی پرسیاری شەرعی و ئەوانیان هەیە ئەمە مامۆستا بوو ئەو کاتەش کە تووشی نەخۆشی و وەفاتی کرد ئێمە مامۆستا عەفو بەس لەوەی دەمێ پرسیاری ئەو کە مامۆستا ئەو کاتە بەڕێستان کە دەڕۆشتنە خزمەتی مامۆستا وەکو ئەو هیچ کەسایەتی بەڵام وەکو ڕەوتێکی ئیسلامی دەڕۆشتن مەشوەرەتان بەو دەکرد ئێمە وەکو و ئیتیجاه بۆنە تەوجیهاتی مامۆستا زیاتر چ بوو لە بە ئێوە کەواسی دەکرد ئەمانی کە من باسم کرد ئەوە تەوجیهات ئەبوو مەسەلەی ئەمانەت پاراستن ڕازگۆیی لەگەڵ یەکتر پابەند بوون بە قورئان و سونەتەوە تەغذیە ڕۆحی خۆتان بکەن بۆ ئەوەی یعنی وەکو کۆمەڵەکە ئەوەی دەکرد ئێمە وەکو خۆمان وامان دانابوو کە ئەوەی بەڵام ئەو ئێزانی ئێمە خەریکی چین بەڵام ئێمەش وەکو کەسێکی ڕۆحی مامۆستایەکی بەڕێز وەکو مرشیدێکی ڕۆحی مەسەلا لەوێ پرسیار و وەڵام و قسەمانە کرد لەگەڵی و تەوجیهات و پێشنیار و هەندێشت و ئەوانەی پێ ئێمەش زۆر ڕێزمان لێگرت بەڵام کە کاتی خۆشی دوای ئەوە کە وەفاتی کرد ئەو شەوە لە مزگەوتی جامیعە مایەوە ئێمە ماینەوە لەگەڵی تا بەیانی لە مزگەوت ماوە لە مزگەوت مەیتەکەی مایەوە چونکی نەبرا بۆ سەر قەبران تا بەیانی چونکی عادەت وا بوو هەندێک شوێن کە مەجال نەبووە یا شوێن نەبووە بەو تاریکایە مەجال نەبوو لەوانەیە شێوازی دەرۆی و مەسەلەی ئەمانەت و ئەمنیەت و ئەوانەشی لەوانەیە مەسەلەن لەو کاتانان دەرەوە ئەو ئەوانە نەبوو مەجال نەبوو ئێمە لەگەڵی ماینەوە بەڵام مەگەڵی ماینەوە مامۆستا ئیسماعیلی مامۆستا مەلا ساڵحی گەورە بوو لێ مایەوە مامۆستا مەلا شەخالی زۆر مامۆستا لێمانەوە بەڵام تەعزیەکەی بۆ ڕۆژەی بۆ بەیانیەکەی دوو ڕۆژ لێ مایەوە ئەتوانم بڵێم لە کاتی خۆی لەو کاتەی خۆی بەوێ نەبوو زۆر قەرباڵە بوو و تایبەتی مامۆستایان لە سلێمانی و لە شوێنەکانی ترەوە و مامۆستا لە سلێمانی ئاشنا بوو بە خەڵک سپاس و ستایش بۆ خوای گەورە داواکارم لە خوای گەورە خوا مردووەکانمان بە بەهشت شاد کرد بێ و زیندوانیش بە ئیمانداری شوێنیان کەوین ئینشاءالله ماجەنابی مامۆستا مەلا محەممەدی مەلا بەها کە پێڵێن مەلای گەورە یا پێڵێن مەلای خورماڵ یەکێک بۆ لەو عالمە زۆر بەرزانەی کە بە دینداری ژیاون و دینداریان عەلێمی دینداری بوون بەڕاستی و عەلەمی عیلمیش بوون جەنابی مامۆستا مەلا محەممەد کوڕی مامۆستا مەلا بەهای بیارەیە لە بیارە خوێندوێتی و خوێندنی تەواو کردووە و لە خزمەتی باوکیا بووە و ئەو کاتە عەسری ئەوانە بیارە ئەزهەری ئەو زەمانەی کوردستان بووە ئەزهەری کوردستان بووە ئەویش لەوێ عیلمی خۆی وەرگرتووە و چەندەها دیان مەلایەتیان کردووە وەکو عرف و عادەتی مەلای لای ئێمە مەلای لای ئێمە تر گەڕاون ئەم دێ و دەمێ لەم لا مەلایەتیان کرد دەمێ لەولا ئەویش فترێ لە بیارە مەلا بووە فترەیەکی تر لە هانەگەر بڵا فترەیەکی ترە گەڕاوەتەوە هاتووە
چۆ لە خورماڵە ئێستەقراری گرتووە و لەوێ ئەتر حجرە و حجرەی دانا مامۆسا بوو بە مەستەری الحەمدولله علم و علم بەڵاوکردنەوە علومی شەرعی بەڕاستی یەکێک بوو لە وەسایلەکان ئەو کە بڵاویکردنەوە خەڵکی پێگەیان لەسەری خوا لێ قبوڵکە ئینشاءالله. جەنابی مامۆستا مەلا محەممەد خەڵکێکی زۆری پێگەیاندووە مەلا دوو شتی زۆر مێمە هەموو مەلایەک ئەگەر علم و عەقڵی پێکەوە بەکار بێنێ ئەوە بەڕاستی ئیتر عیلمەکەی مفیدە و عەقڵەکەشی مفیدترە. عەقڵ خۆیان مفیدە علمیش بەڵام علم بەبێ عەقڵ ئیسیفایی نییە. جەنابی مامۆسا دەقاتی عیلمەکەی عەقڵی هەبوو لەبەرەوە ئەو کۆمەڵە خەڵکانەی کە لەو مەنتیقا بوون بە تایبەت شارەزور هەموو لە هەموو سڵحێکە مامۆسا دەستی بووە قسەی بووە دەوری بووە. من لە حدودی ساڵی 71 میلادی لە دوای گەڕان لە محافەزە و قەزاکانی محافەزەی کرماشان و کوردستان هەر لە شاری مەریوانۆ گەڕامۆ بەرەو کوردستانی عێراق و بەرەو محافەزەی ئیستەی هەڵەبجە. لە دوای گەشتێک لە مەدرسەی نەوێ و گوڵپ و عەنەب و سەرگەت و تەپی سەفا لە ئەوائیلی ساڵی 72 گەڕامۆ خزمەتی مامۆسای گەورەی خورماڵ. وەختێک من لێ بووم ئەو مامۆستایانەی کە لە توولی ئەو زەمانە من لە خزمەتیانە بووم مامۆستا دکتۆر ئەحمەدی نیعمەتی، مامۆستا مەلا عەبدوڕەحمانی یەعقوبی کە ئەمە هەردوو خەڵکی هەورامانی لهۆنن، مامۆستا مەلا عیزەتی ئەحمەدی، مامۆستا موسا کە ئێستا لە شاری سولێمانیە و خەڵکی بیارەیە و جەمعێکی تر لە مامۆسایانی مەنتەقەی کۆیە و ئەترافی سولێمانی و دەشتی شارەزور. و مامۆستایەکی تر کە دوایی لەگەڵ منە مجاز بوو مامۆستا مەلا ئەحمەدی بۆکانی خەڵکی حەمامیانی بۆکان بوو. و جەمعێکی زۆر لە توولی ئەو 2 ساڵە مامۆستایانێکی زۆر تەلەبەی زۆر لە کوردستانی ئێران و عێراق و ئەهاتن بە زەعمی من لەوانەیە لە توولی ئەو مدەتا من لە خزمەتی مامۆسا بووم 2 ساڵی تەواو زیاتر لە 100 تەلەبەی ئێرانی هاتوونەتە خورماڵ و 50-60 تەلەبەیش لە کوردستانی عێراق و هاتوون یەکێ 6 مانگ یەکێ 2 مانگ یەکێ ساڵێ یەکێ زیاتر و ڕسمی ئەو ڕۆژەی مەدارس و حجرەی فەقیەکان ئاوا بوو، فەقیە چەند مانگێک دائەنیشت و دوایی بەرەو شوێنێکی تر ئەچوو. بەڵام من تەنیا کەسێک بووم لەو جەمعەی کە زۆر مامۆستا مەلا دکتۆر نیعمەتی و مامۆستا مەلا عەبدوڕەحمان یەعقوبی، مامۆستا مەلا فایقی ئەسپەرێزی و جەمعێ لەو مامۆسا ئێرانیانە پێش لە من گەڕانەوە. بەعزێکیان خوێندنیان تەواو کرد، بەعزێکیان بە خوێندنی نیوە خوێندن گەڕانەوە و هاتنەوە بەرەو ئێران. بەڵام من مامۆ
تا ئەوائیلی ساڵی 75 میلادی. لە توولی ئەو مدەتا من تەبیعەتەن لە ڕۆژانی ئەوەڵی فەقێتیمەوە نەحو سەرف و منتیق و ئەو شتانەم خوێندبوو گەیشتمە خزمەتی مامۆسا، چون مامۆسا دەرسە سەروەکانی ئەو تۆ مامۆسا زیاتر لە عیلمی بەلاغە و ئوسول و فقها فەقیەکان ئەچوونە خزمەتی و ئەو فەقەی وەرەگرت. من کە هەر لە ڕۆژانی ئەوەڵۆ لە خزمەتی مامۆسا بووم لە مختصر المعانی کە لە علومی بەلاغەیە، بەلاغە و بەیان و بەدیع لەم کتێبا هەیە مختصر المعانی، دوایی کتێبی جەمع لە ئەوەڵۆ لب الئوسول کە مەتنی جەمع الجەوامع لە کتێبی ئوسولا، و دوای ئەوە خودی جەمع الجەوامعەکەیش کە شەرحە لەسەر لب الئوسول. ئەمە ئەو ئەدەبیاتی عەرەبەم تەواو کرد. بەڵام بەعزێکی تر لەو دەرسانەی کە لە خزمەتیە خوێندم کتێبی فقه بوو لە بابی نیکاح و تەلاق و فەرائیز و وەسیەت و وەقف و معاملات و مناکەحات و قیساس و جیراحات لە کتێبە معتەبەرەکانی ئەو ڕۆژەی فقه لە خزمەتی مامۆسا دەرسم خوێن. بەخشێکی تر لە دەرسەکانم دەرسی تەفسیری قورئان بوو. لەو ڕۆژە چەند سوورەیە لە قورئان لە تەفسیری بەیزاوی و دوای ئەوە لە تەفسیری ڕۆح المعانی و لە ئاخریچە جزئێک لە تەفسیری فی ظلال القورئانم لە خزمەتی خوێند. مامۆسا وەکو زۆربەی مامۆسایانی کورد منتەقەی کوردنشینچی ئێران و عێراق بە تایبەت ئەم دوو وڵاتە کە ئێمە هەم تێیا گەشت و گوزەرمان بووە هەم تەجرەبیاتی حجرەکانی ئەو ڕۆژە لە بەردەستمانە بوو، مامۆسایان نەئیان پرسی لە تەلەبە خەڵکی کوێی، باوکو کێیە، وەزعی ماڵتان چۆنە، مەحزەن لیلا. ئەم هەموو تەلەبانە لەم ئێران و عێراقا ئەسوڕانۆ لە حجرەکان و لە خزمەتی مامۆساکانە و مامۆسا بەبێ ئەوەی هیچ تەوەقعێکی مادیان لەم تەلەبانە بێ مامۆسایان دەرسیانەوتۆ خوای گەورە جەزای خێریان باتۆ. وایە دوای ئەوە خوای گەورە جەزای خێری مسڵمانانیش باتۆ کە مسڵمانانیش لە ماڵ و مەعیشەتی خۆیان و خێزانیان ئەگرتۆ و ئەیاندا بە حجرەی فەقیەکان و بۆ ژیانی تەلەبەکان. ئەمە دەورانی دەرسمان بوو. بەڵێ مامۆستا مەلا محەممەد خوڕماڵێکێک بوو لە زانە ناودار و ناسراوەکانی ناوچەی هەورامان و شارە زۆر بەڕێزیان ساڵانێکی زۆر تەبعاً لە مەنتقەی هەورامانە خزمەتی کردووە لە بیارە بووە لە تەوێڵە بووە لە ناوچەی ئەڵەبجە جەنابیان مجازی مامۆستا مەلا شێخ بابە ڕەسووڵی عەبابەیلێن کە یەکێ بوو لە زانە گەورەکانی کوردستان دوای تەواوکردنی خوێندن ماوەیەک لە گوندی بیارە بووە، ماوەیەک لە گوندی هانەگەرمڵە بووە کە گوندێکی نزیک بیارەیە، ماوەیەک لە زارە بووە لای پێنجێن، ماوەیەکی زۆر لە تەوێڵە بووە و فترەی ئاخری تەمەنیشی لە شارۆچکەی خوڕماڵ لە مزگەوتی گەورەی خوڕماڵ هەم خەتیب بوو، تاربێژ بووە، هەم مدەڕیز بووە، حوجرەیەکی گەورەی هەبووە. منە حوجرەیەم بینیوە تەبان ساڵانێکی زۆر بە دەیان قوتابی جاری وا بۆ 20 قوتابی لێ بووە لە ڕۆژهەڵاتەوە هاتن، تەنانەت لە شوێنی دوورتریشەوە لە ناوچەکانی تری باشووری کوردستانەوە زانای گەورە گەورە لەوێ هەڵکەوتون. مجیزی دەیان عالمی گەورە گەورەیە کە ئێستا توانم بەڵام خزمەتێکی گەورەکەن لە کوردستان. مامۆسایەکە لە تایبەتمەندەکانی ئەو بوو کە کەسایەتێکی زۆر مەسلەح و ئاشتەوایی خواز و ئەوانە بوو. زۆربەی گرفتەکانی ناوچەی هەورامان و شارە زۆر و ئەڵەبجە برایە و لای ئەو لە ڕووی کۆمەڵایەتی زۆر کەسایەتێکی بەتوانا بوو. زۆربەی سەرۆک هۆزەکان و سەرۆک عەشرەتەکانی ناوچەی شارە زۆر بەگوێیان نەکرد. لە ڕووی زانستیەوە کەسێکی زۆر بەتوانا و بەهێز بوو، مەشهورە کە کەسێکی مەقاسدی بوو، بیری مەقاسدی هەبوو. ئەو مانایەکە هەمیشە لەگەڵ باسی بابەتە
ئەحکامیەکان لە ناو وتارەکانیانە من خۆم کە چەندین جار بەشداری وتارەکانی بووم هەمیشە لەگەڵ حکومەکانە باسی لەگەڵ ئەحکامەکانە باسی حکمەتەکانیشیە کرد کە ئەو کاتە کەمتر زانایان خۆیانەدا لەو بابەتانە یعنی تحلیل و تعلیلی بۆ ئەحکامە شەرعیەکانە کرد کە باسی نوێژیە کرد فەلسەفەی نوێژی باسە کرد کە باسی زەکاتیە کرد فەلسەفەی زەکاتی باسە کرد کە باسی حەجیە کردوە نەبێ هەر باسی مەناسکەکان کە باسی فەلسەفە و حکمەتی مەناسکەکانیە کرد کەسایەتێکی زۆر عاقڵ بوو تەنانەت مەشهورە کە لە پرسەکەیە بەڕێز مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی پێشەوەی کۆمەڵی ئیسلامی کە کۆچی دوایی کرد وتبووی مەڵێن مەلا محەممەد مرد بڵێن عەقڵ مرد کەسێکیەوە بەتوانە بوو لە ڕووی سڵح و ڕێخستنی نێوان ئەو کەسانی کە ناکۆکیان هەبوو چ لە سەردەمی ڕژێما چ دواتریش کە یعنی دوایەوەی کە ناوچەی هەڵەبجە ئازاد بووانە پێزی پێشمەرگەیتیا بوو هەمیشە ناکۆکیەکان هاتنەوە لای ئەو خزمەتێکی زۆر گەورەی کرد لەو بوارە توانی کە کێشەی زۆر نێوان گوندەکان زۆر جار سەرۆک هۆزەکانیان عەشرەتە جێجیەکان لەسەر ئاو و لەسەر باخ و لەسەر ئەرزوانە وەکو سروشتی کوردستان کە ئەو گرفتانی تایە ئەیتوانی بە ماوەیەکی زۆر کەم لە نزیکەی چەند خولەکێک کاتوانە بڵێم کێشەی گەورە گەورەی چارەسەر کردووە. بەڵێ بینەرانی ئازوو خۆشەویستی ڕچەی زانان ئەوەی بینیمان و بیستمان بەشێک بوو لە ژیانی پڕ لە سەروەری ڕێزار زەنای مامۆستا مەلا محەممەدی مەلا بەها. ژیانی ئەو کەڵە پیاوە زیاتر لەوە هەڵەگرێت کە ئێمە لە خزمەت ئێوە باسیکەین بۆیە خوددا یار بێ لە بەشی دووەمی بەرنامە لە چاوەڕوانی دەتان هێلینەوە بۆ ئەوەی زیاتر شارەزا بین لە ژیانی پڕ لە سەروەری و پایەی بەرزی زەناوی مامۆستا مەلا محەممەدی مەلا بەها. تاوکات بەخوای گەورەتان ئەسپێرم. خداتان لەگەڵ.